ڕێکخراوێکی مەدەنی لە کوردستاندا لە ڕێی یاداشتێکەوە ڕای دەگەێنێت کە سنوورەکانی ئازادی ڕادەربڕین و مافە کەسیەکان لەم هەرێمەدا بەرتەسەبوونەوەی پێوە دیارە. ئەو ڕێکخراوە زیاتر لە 2000 ئیمزایشی کۆ کردوێتەوە و داوای پێداچوونەوە بە یاساکانی خۆپیشاندان و مافی بەدەستهێنانی زانیاری و ئازادی ڕادەربڕین دەکات. پێمان وایە ئازادی ڕادەربڕین لەژێر هەڕەشەدایە و پێمان وایە لە کوردستان پێویستە جوڵەیەک بۆ بکرێەوە ئەو کەیسانی کە کەیسی ئازادی ڕادەربڕین لە کوردستانە لە دادگاکانە بە قازانجی ئازادی ڕادەربڕین بکشێتەوە تا ئێساش ئێمە زیاد لە 2000 بۆ 3000 ئیمزامان کۆ کردوێتەوە. بەشێک لە چالاکوانە مەدەنیەکانی گەرمیان و ئەکادیمیان دەڵێن ئازادی ڕادەربڕین لەم هەرێمەدا پانتایی زیاتری گەرەکە ئەگەرچی ناوچەکان جیاوازن لە ڕەخساندنی ئازادی و مافە مەدەنی و تاکیەکاندا فشاری ڕێکخراوەکان و کارکردن بۆ دۆزینەوەی دەرچەیەک لەم پرسەدا بە چارەسەر دەزاندێت. جیاوازی لە نێوان دەڤەرەکانی هەرێمی کوردستان هەیە لە جێگایەک کەمتر ئازادی ڕادەربڕینیە لە جێگایەک تا ئەندازەیەک باشترە ڕێگرەکان کەمترە و هەموو هۆکارانی کە کۆ کراوەتەوە دەکەوێتە سەر ئیدارەدانی دەسەڵاتی حزبی لە منتیقەکانە واتە لە هەرێمی کوردستان و ئەو کەسانی کە ئیداری حزبیدن عەقلان چەند لەگەڵ ئازادی ڕادەربڕینە گونجاوە یان قەنەعەتیان بە بابەتی ئازادی ڕادەربڕینێ بۆیە ڕێگە چارەکان ئەوەیە دەبێت ڕێکخراوەکان بە تێروتەسەلی لەسەر ئاستی گشتی هەرێمی کوردستان کۆنفراس و کۆڕ و کۆبوونەوەی فراوانی پێ بکەن و شارەزای ئاڵوگۆڕ بکەن لەگەڵ وڵاتانی دەوروبەر. کە ئازادی ڕادەربڕین پەیوەندی تەنیا بە دەسەڵاتی سیاسیەکەوە نییە، پەیوەندی بە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانەوە هەیە، پەیوەندی بە بنیادی کللتوری کۆمەلگاکەوە، پەیوەندی بە گەشەکردنی ئابووری خەڵکەکەەوە هەیە، بنیادی ینی چۆن لە ستراکچەری ئابوووریەکە جگە لەو پەیوەندیانەی هەرێمی کوردستان بە وڵاتانی دەرەوە و حتا بە عێراقیشەوەیت هەموو ئەمانە تەسیری کردوتە سەر ئەوەی کە ئازادی ڕادەربڕی لە هەرێمی کوردستانە نەبێتە فاکتەر نەبێتە یارمەتیدەر بۆ پێشکەوتنی زیاتر. یاداشت و ئیمزایە و کەسانەی کە ڕێکخراوی ئاشتی و ئازادی کۆی کردوێتەوە دەدرێتە سەرۆکایەتیەکانی حکومڕانی لە هەرێمدا دەیانەوێت لەم ڕێگایەوە فشارێکی مەدەنی دروست بکەن و ڕەوشی ئازادی ڕادەربڕین و مافی تاک بخەنەوە سەر ئەو ڕێگایەی کە هەموو لایەک بانگەشەی بۆ دەکات. سامان کەریم، کورتسات نیوز، کفری.